550 دانە فیلم کە تۆ پارەت پێداوە لە فرۆژگای پلەیستەیشن دەیسڕنەوە وەروە فرۆژگای فەرمی پلەیستەیشن 3 وەروە PS Vita بە فەرمی دادەخرێت کە بەڵێنیاندا ئەو کارە نەکەن و لەگەڵەوەش بە تەواوەتی فیزیکال میدیا کڕینی دیسک نامێنێ و پلەیستەیشن سیدی کە دیسک بڵاو ناکاتەوە لە 2028ەوە و بە فەرمیش سەرۆکی پلەیستەیشن دەڵێ لەوانەیە پلەیستەیشن 6 نرخی 1000 دانە دۆلار بێ لەگەڵەوەش ئێکسبۆکس بڕیای داوە چەند ستودیۆیەکی دیکە دابخە و ڕێکلام بە کۆڵ ئۆف دیوتی دەکەن کەوا شتێکی زۆر گرینگە لە گەیم پاس بەردەست نییە بۆی زیاتر گرینگە و خبرێکی خۆشتریش GTA 6 لەوانەیە بە 6 فریم بەردەست نەبی هێشتا زیاتر ماوە بەڕاستی کارەساتە دنیا ڤیدیۆ گەیم سلااو ڕێز و خۆشەویستیم هاوڕیانی خۆشەویستم بەخێر بێن باڵ قیژمارە 312 ژیری ئەمڕۆ 3 هەفتە ڕۆژی هەینیە نیوە ڕۆیە گرمایە کارەبا فڵقی دەکە ئاو مۆزبوط نییە خبری گەیم زۆر خۆش نییە بەڵام لەگەڵ هەشتی باشە هێشتی گەورە هەیەوە هەفتەیەکی یەکجار سەر شێتانەمان بەڕێ کرد بەڕاستی شت زۆر هەیە و دڵم زۆری تێدایە پێتانی بڵێم بەڵام دەمێ بێتم بڵێت بۆ بردنەوەی چانسی کۆپیەک لە یاری GTA 6 دەتوانین ناو بستە ناو تری پشکەکە لە هەفتەکانی داهاتوو ئینشاءالله ئاشکای دەکەین براوەکە زۆر ئاسانە تەنیا سبسکرایبی چەناڵ ژیر بکە لایکی و ڤیدیۆیە بکە ناو دەستە ناو تری و پشک و ئەگەر توانیشت لە کۆمنت بینوسە کردم تۆزێک کۆمنتش ئەکتیڤ بی و بزانم چەند کەس بەشداری لە چێبڕچیەکە کردووە ئینشاءالله یەکێکتان دەبنە خاوەنی یاری GTA 6 و دەتوانی لە ڕۆژ یەکان بگمان یاریەکە تاقی بکەیتەوە لایک و سبسکرایب لەبیر نەکەن بارەس پێ بکەن بێمە سەر نرخی یاریەکان لە مەفتەیە All for Race ئۆفەرێکی ناوازێ لە بۆ GTA 6 داناوە نمونە ڤێژنی ئۆڵتیمەیتەکە بە هەرزانترین نرخ تەنیا 70,000 دینارە لەسەر پلەیستەیشن دەتوانی وەربگری واتە پێویست ناکە 100 دلاری پێ بدەیت تەنیا بە 70,000 دینار دەبیتە خاوەنی GTA 6 لەسەر پلەیستەیشن 5 بە ئۆڵتیمەت ئیدیشن ڤێژنە 100 دلاریەکە ستانداردەکە کە بە 80 دلارە دەکانسکی 100 دینار تەنیا بە 55,000 دینار دەتوانی ببیە خاوەنی کە ئەمەش شتێکی زۆر ناوازێ بۆ کەسانی نیانێ پارێکی زۆر سەرف بکەن و بێگومان لەسەر ئێکسبۆکس ڤێژنی ستانداردی GTA 6 هەرزانترین نرخی تەنیا 68,000 دینارە ئۆڵتیمەت ئیدیشنەکەی تەنیا 83,000 دینارە واتە لە All for Race پێویست ناکە مەسەڵەن من بە خۆ یاریەکە بکرێت لە All for Race بیکرا بە هەرزانترین نرخ یاریەکە دەست دەکەوێت بە ڤێژنی ئۆڵتیمەت کە نرخەکە یەکجار گونجاوە بێگومان جگە لە GTA 6 گەیم پاس دویت پلەیستەیشن پلەس دویت یان هەر یاریەکەت دەوێت یان هەر یاریەک لە خەیاڵتە دەتوێت بیکڕی یان پری ئۆردەری بکەیت بێگومان لە All for Race بە هەرزانترین نرخ دەستت دەکەوێت GTA 6 زۆری نماوە دەتوان لێستاوە ئامادەکاری لە بۆ بکەم سپاس بۆ All for Race بۆ سپۆنسەریکردنی مەڵقەی پرۆگرامی 01 ژیری بێمە سەر یاریەکان ئەم هەفتەیە بەڕاستی هەفتەیەکی خۆش دەبێت ئەو چەند یاریێکیدا کە بەڕاستی من بەدڵمە نمونە لەم هەفتەیە یاری Aincrad Black Flag Resynced بڵاو دەکرێتەوە لە 9 مانجی هەفت کە بڕیارە لەسەر PlayStation 5 Xbox Series و PC بە نرخی 6 دلار پەردەست بێت یاریەکە بە تەواوەتی ڕیمیکە هەڵساون بە Unreal Engine خۆیان کە Ubisoft بەکاردێنی کە هەمان ئەو تەکنۆلۆژیایە یاری Assassin's Creed شارۆسیان پێدوشتەکە چێ بوو لە یاری جوانەکانی ئەساسن هەڵساون یاریەکەی 2013 بە تەواوەتی ڕیمیک کردیتەوە لەگەڵ ئەوەش کە تاو ڕیمیکرایەوە هەندێک شتیان دەستکاری کردیە ڕاستە مەسەرەن زۆر حەز ناکەن دەستکارکە بەڵام ئەمە دەستکاریکردنیەکی باشە نەوەکو خراپ ئەوەندێک کە بینیمەوە ڕاستی نمونە دەڵێ شەڕکردنەکەمان باشتر کردووە تەنانەت پاریکردنیان زیاد کردیەوە تا کاتێک یەکلێت لە پاریکردنەکەیان باشتر کردووە چۆن دەڵێ سیستمی پارکۆریان زۆر باشتر کردووە و یاریەکەش لەسەر PC بە DRM بڵاو دەکرێتەوە بەداخەوە کە شتێکی زۆر باش نیە بۆ کەسانی کە PC بەکاردێنن بەڵام هەر باشە هەر بە شێوەکان هەر باشە ینی تەن یاریەکە بکەی بەڵام DRM تۆزێکی زعازە DRM دەبی ئیلا لە فرۆژگای تایبەتی خۆیان یا لەستیم کە کۆنێکتی ئەکاونتی یوسف دەبین دەتوانین بکەین ئەتا ئەگەری هەیە لە داهاتوو یاریەکە لێ بسڕنەوە هەرچەندە زەحمەتە و کارە بکەن بەڵام لەوانەیە بیکەن نەمبینیوە بیکەن تاکتاکەی کۆمپانیاش بەڵام DRM بەعام زۆر باش نییە بەڵام دۆشت باشە چیتکردن و بگومان پایریتکردنی یاریەکان لە کۆمپانیاکان باشە بڕیارە یاریەکە لە سیستیم دێچ لە ڕۆژێکم بەردەست دواتە ڤێریفاید کراوە و زۆریش نماوە لەم هەفتەی ئینشاءالله بە 6 دانە دۆلار بڵاو دەکرێتەوە من ئامادەمە لە ڕۆژێکم لە مێژە یاریی نوێم نەکردووە حەز دەکەم یاریی نوێ بکەم لە دوای جیمز بۆندی تەنیا فاینەل فانتەسیم تاو کردیە سارۆسم ڕاگرتیە بەڵام حەز دەکەم یاریی نوێ بکەم گەنە خەریکی ماینکرافتی ما کەسانی لە پلەیستەیشنی ئەمیان لە ئێزان کە ژی شەو ڕۆژ خەریکی ماینکرافتی ئۆکێ بێمە سەر یاریێکی دیکە کە ڤێژنی 1.0 بەردەست یاریەکە بە فەرمی بڵاو دەکرێتەوە کەسی خۆی 2 ساڵیشە یاریەکە بەشەی ئەرلی ئاکسس بەردەستاوی یاری Palworld لە 10 مانجی هەفت بڵاو دەکرێتەوە سەر پلەیستەیشن و Xbox و PC و هەروەها بێگومانە سەر گەیم پاسش بەردەست دەبێت یاریەکە بە خۆڕایی دەبێت بۆ کەسانی کە یاریەکەیان هەیە زۆر شتی لە خۆ دەگرین
بێگومان ئەمە ڤێژنی 1.9 واتە یاریەکە ئێستا بە فەرمی بەردەست دەبی کە ئەگەر پالوەرڵد بینیبی دەزانکەوە کۆپی کاتێکی ڕێک یاریەکانی پۆکیمۆنە خۆشە ناڵێم ناخۆشە بەڵام ئەوەی کە زیادیان کردووە PVPM واتە بەرامبەر یاریزانی کە دەتوانین یاری بکەیت کۆکردنەوەی ئەو درندانەیە لە جیهانەکەی خۆت کۆیان دەکەیتەوە دەیانکەیتە سڵەیڤی خۆت باخچەیان پێ دروست دەکەی کاروباریان پێ بڕێوە دەبێت یاریەکە تەنیا لە 4 مانگی بڵاوبوونەوەی زیاتر لە 6 میلیۆن کۆپی لە فرۆشە لە 2024 واتە یاریەکە زۆر بەناو بانکە ئەکسپانشنێک کە لە DLC گەورەترە پێدەوچی ئەکسپانشنێک لە بۆ یاری دوم دە دارک ئیجز بڕیارە لە هەفتی مانگی هەفت بەردەست بێ لەم هەفتەیە بڵاو دەکرێتەوە لەسەر تای پلاتفۆرمەکان بە $20 دەبی پێویستە یاریەکەت هەبی واگە ڤێژنی پریمیەمی یاری دوم دە دارک ئیجز تێبێکمان بە خۆڕایی وەری دەگری نزیکەی 10 بۆ 12 کاتژمێر دەبێ ئەم چیرۆکە نوێیە کە لە بۆ دومی زیاد کراوە لێڤڵی نوێی تێدایە ستایلی مێترۆید ڤێنیە نوێی تێدایە وەروە بێگومان هەندێک شتی چیرۆک و میرۆک و تەرتیبات تێدا وەروە وەکو وەپن وەکو چەک ئەوەی کە وەری دەگری پێ دەوتێت چین سپیر کە جیاوازە لەو چەکانی پێشتر بەکاردێنن وەتە چەکێکی نوێ زیاد کراوە گراپل و داش و تۆڕۆ پاری پێدەکرێن و دەڵێ ئەو کەسانی کە گەیشتونێتە ئێندگەیمی یاریەکە دەڵێ ئەمە چ لە سەدی هێشتا شتیزیکە لە بۆ زیاد دەکات وەروە دو یاری بچووکیشمان هەیە لە مەفتەیە بەردەست دەبن ئەویش ڤێژنی نوێیان بەڵاو دەکرێت ئەویش یاری Moonlight پرکە بڕیارە لە هەفتی مانگی حەب لەسەر PC ئەندروید ماک و سویچ بەردەست بی یاریی ئیندیا دەبێتە مالتی پلاتفۆرم وەروە یاریی بچووکیشمان هەیە بەناوی Echoes of Aincrad کە بڕیارە لە 10 مانگی حەب بڵاو کردووە سەر PlayStation 5 ئێکسبۆکس سیریس و PC ئەما یاریان نەبوون کە لە مەفتەیە بڵاو دەکردنەوە وەکو من ئەو یاری کە دەیکەم Assassin's Creed Black Flag ئێوە چی دەکەن لە کۆمنت بینووسن بین ئەسەر خبرەکانی پلەیستەیشن و بێگومان بەخەبەرە ناخۆشەکان دەست پێ دەکەم بەڵام سەرەتا بە عەرزەکەتان لە بۆ ڕێخم اینجا باسیەوە دەکەین سۆنی بۆچی دیسکی یاریەکان ناهەڵە 2028 تا بڵک پلەیستەیشن 6 بە بێدیسێک دەست پێ دەکەم بە عەرزەکەتان لە بۆ خۆشکەم زین چی ڕوویدا لە هەفتەی ڕابردوو سۆنی یەکەم جار ڕایگەیاندکەوە 550 دانە فیلم کە گەیمەرانی پلەیستەیشن پارەیان پێداوە لەسەر ئەکاونتی پلەیستەیشنەکان لە ئۆنلاین دەیسڕنەوە بەهۆی ئەوەی لایسنسیان نەماوە لەگەڵ کۆمپانیەکان واتە ئەوەی ساحب کۆمپانیەکان داوای کردووە کە لایسنسانە وەربگیرێتەوە واتە بە شێوە شێوەکان ئەگە تۆ بە دیجیتاڵی فیلمێ بکڕی نابیتە ساحبی ئەو فیلمە وەکو دیسکێک نییە بڵێ لە ماڵەوە هەڵدەگرن بەڵکو کۆمپانیەکە هەر کاتێک بیانەوێ دەتوانن لێتی وەربگرنەوە تەنانەت ڕیفەندیش ناکرێتەوە ئەو پارەی پێشت داوە نادەنەوە کە ئەمە خەبەرێکی زۆر ناخۆش و بێزارکەر و واروەها زۆر دەتوانم بڵێم غێرقانونیە بەرامبەر ڕانێ لە قانون جێگەکرابیتەوە بەڵام لە قانونی عام شتیوانە تۆ من پارەم بە شتێک داوە تۆ لێم وەردەگریتەوە بەڵام ئەگە بە دیسک هەم بێ لە ماڵەوە بە دیڤیدی یان بلوڕێ هەم بێ ناتوانانی مەگریەوە منیش دەگرێتەوە لە بەرە منشت بە ئەڵ شتەکان بە ئۆنلاین دەکڕم ئەم کاری سۆنی دیکە دەڵێت لە دەسەڵاتی سۆنی نییە سۆنی خۆی دەڵێ خەتای من نییە خەتای ئەو کۆمپانیانەیە کە فیلمەکانیان دایتە پلەیستەیشن بەڵام کێشەکە چیە کێشەکە ئەوەیە سۆنی کاتێک تۆ یاریەک فیلمێک لە ناو فرۆژگای سۆنی تۆ فیلمێ دەکڕی پێویستە پێت بڵێ ئەم لایسنسە لە بۆ 5 ساڵە لە بۆ 6 ساڵە نەک تۆ دەیکڕی وەرزانێت ناو ئەکاونتی خۆت و دەمینێتەوە تاتایی لە ناکاو لە پاش چەند ساڵێک نامێنێت لەم لە فیلمی وەکو تەرمینێتەر توی تێدایە ڕامبۆ ترۆلۆژی تێدایە فیلمەکانی پادنگرنی تێدایە پان لابرفین تێدایە ڕۆبۆکۆپی 2004 تێدا واتە سەدان فیلمن گەیمەران زۆر تووڕەنە بەڕاستی لەو شی سۆنی دەکەن لەبەر چش تووڕەنە زیاتر باسی دەکەم لەبەرەوەی چەند ڕۆژێک دواتر سۆنی بە فەرمی ڕاگەیاندکەوە فرۆژگای پلەیستەیشن 3 و پلەیستەیشن ڤیتا دادەخەن لە یەکی مانگی هەفت ئەم ڕاگەنراوەیان بڵاو کرد لە ڕێگەی بڵۆگ پۆستی خۆیان ئەوە فەرمی ڕاگەیاندکەوە لە وڵاتەکانی وەکو مەکسیکۆ هیندەروس و نەکرۆگوا لە مانگی 8 2026 دەست پێ دەکە و دادەخرێ لە ئەمریکای باشوور میدل ئیست کەواتە ئێمە ڕۆژاتی ناوەڕاست لە کۆتایی 2026 ئەم کارە دەکەن و هەموو وڵاتەکانی دیکە وەکو ئەمریکایە بەریتانیایە وڵاتە ئەوروپیەکانە لە ساڵی داهاتوو ڕێک لە مانگی 7 2027 فرۆژگاکان دادەخرێن چی دیکە ناتوانانی یاری لێ بکڕی یاخود یاری لێ داوڵۆن بکە جا سۆنی دەڵێت چێ دەڵێت بۆ ئەوەی بتێ ئەو شتانەی کە تۆ کڕیوتە لە لای خۆ بمێنێتەوە پێویستە لێستاوە لە خۆت یاریەکان داوڵۆن بکە بەسەر ناو پلەیستەیشن 3 یەکم لێکوانە هەیە هاک نەکراوە کراک نەکراوە چەند یاریەکم کڕیوە ڕاستە من داوڵۆنم کردوون بەڵام ئەگە بتەوێ ئەو یاریانە هەر تۆ بێخاوەنی و بەردەوام بیانکەی پێویستە لە ئێستاوە دەست بە داوڵۆنکردنی یامکەی لەبەرەوەی کاتێک کە فرۆژگاکە دادەخرێ نەدەتوانی یاری نوێ بکڕین
وەنەتوانی یاریش داڵۆن بکەیت بەم شێوازە ئەو حرەکەیە قۆڕە ئەمەش نمونەیەکی دیکەی کاتێکە تۆ یاری بە ئۆنلاین دەکڕی تۆ نابێ سەحەبی یاریەکە فرۆشگایەکان لەوانەیە دابخرێن لەوانەیە کۆمپانیا هاک بکرێ نتوانی ئەو ڕۆژە ئەم یاری ئەنجام بدە لەبەر سێڤەرەکان بەردەست دینەوە لۆگین ناکرێ یاخود سۆنی لەوانەیە یا کۆمپانیاک لەوانەیە لەو گۆڕێ برێکاکە من ئەو یاری لە سیستەم و لە ستۆر دەسڕمەوە تۆ ئەکسست نامێنێ واتە ناگاتەوە دیسک کەم یەکم لەو کەسانەی کە مەسە بەردام یاریەکان بە ئۆنلاین دەکڕم بە دیسک نایکڕم چی دیکە تەنها پلەیستەیشن 5ەکەم پرۆی شوێن دیسکی هەر نییە و لۆشم نەکڕیان لەبەرچ لەبەرەوەی ئاسانترا بەڵام پشتێکی زۆ باش نییە ئەمەش نمونەیەکە کە زۆر باش نیە ڕاستە پلەیستەیشن 3 تەمەنی زۆر گەورەی زیاتر لە 20 ساڵە هەیە بەڵام لەم هەفتەیە زۆر خراپ و سۆنی ئەم شتەی بڵاو کردەوە لەبەرچە ئەو دوو خەبەرە لەسەرەوەی کە شت بە ئۆنلاین بکڕی شتێکی باش نییە لەبەرچە لەبەرەوەی لە هەمان ڕۆژی کە وتی پلەیستەیشن 3 ستۆرەکەی دادەخرێت سۆنی بە فەرمی ئەمە ڕاگەیان چی ڕاگەیانکەوە لە مانجی 2028 سۆنی بۆ پلەیستەیشن و پلاتفۆرمەکانی بە هیچ شێوەیەک یاریەکان بە دیسک بڵاو ناکاتەوە نەکتەنیا یاریەکانی پلەیستەیشن بەڵکو تەواوی یاریەکان کە لەسەر پلاتفۆرمی پلەیستەیشن بڵاو دەکرێنەوە بە دیسک نابی بەڵکو دیجیتال ئۆنلی تەنیا لە ڕێگەی ئۆنلاین بەردەست دەبن واتە چی دیکە بەرهەمهێنانی دیسک سیدی ئەوەی لەناو بۆکسیە نامێنە بینیمان لە هەفتەی ڕابردوو یا ڕۆکسا بە فەرمیڕاگەن کە یاری GTA 6 تەنیا ئۆنلاینە ئەگەر دیسکە ئەنی بۆکسەکەش بکرد دیسکی تێدانە تەنیا دیجیتال کۆدێکی تێدایە ڕدیمی دەکەی لەسەر ئەکاونتەکەت پلەیستەیشن بە یان ئێکسبۆکس ڤێژنی ئۆنلاین و دیجیتالەکەی وەردەگرێت واتە پلەیستەیشن 6 کە ئەمە ڕێک دەرخەری ئەوەیە پلەیستەیشن 6 لە 2028 دێ تەنیا دیجیتال ئۆنلی دەبێت واتە شوێنی دیسکی نابێت بە پێی قسەکانی سۆنی بێ پێناچێکەوە سۆنی شوێنی دیسکی لە بۆ دروست بکە یان پارسە درایڤێک بەجیا بفرۆشێ یانیش پرسیارەکە ئەوەیە ئەو کەسانەی سەدان کۆپیان هەڵگرتووە کۆلێکتەرن ئەوان چۆن بتوان لەسەر پلەیستەیشن 6 یاریەکانی پلەیستەیشن 4 و 5 ئەنجام بدەن ئایا سۆنی وەکو مایکرۆسۆفت کە هەندێکی دیکە خەبەرم هەیە لێ دەگەڕێ یاریەکان بە دیسک کۆنێکتی ئەکاونتەکەیان بکرێ و ببێتەوە دیجیتالی یانیش سۆنی دیسک درایڤ بە جیا دەفرۆشێ تۆ دەتوانانی لەگەڵ پلەیستەیشنەکەت کۆنێکتی بکەیت بۆ ئەم یاریان ئەنجام بدەیت بەڵام یاری نوێ چی دیکە نایەتە سەر مەسە نایەتە سەر پلەیستەیشن بە هیچ نەوەک تەواویدی بەرەمێنان کۆتایی پێ هات ئەمەش دووشتی زۆر گەورەی هەیە یەکەمیان زیاتر لە 100 میلیۆن کەس ئەم تویتەی پلەیستەیشنی بینیوە کۆمنت بە هەزاران زیاتر لە لایکەکە وا هەڵڵایەکی گەورە لەسەر پلەیستەیشن ئۆنلاین دروست کرا بەڕاستی کە پێویستیشە دروست بکرێت من یەکێکم لەو کەسانی کە خەتابارم وام ینی بەشێکم لەو خەتایی کە یەکێکم لەو کەسانی کە هۆکارە بۆ ئەم کارە بەم شێوەی لێ بێویش هۆکارەکە چێمە یاریەکان بە ئۆنلاین دەکرێن سۆنی ڕاست دەکە بڵێ زیاتر لە یان دڵ زۆرینەی گەیمەرانی پلەیستەیشن یاریەکان ڕێگەی دیجیتالەوە دەکڕن بە ئۆنلاین دەکڕن نەک بە دیسک ئەم قسەی ڕاستە لە بەکو مانکای ڕابردوو لە هەواڵەکان باسم کرد کە زیاتر لە 95% گەیمەران بە ئۆنلاین بە شێژی دیجیتالی یاریەکان دەکڕن نەک بە دیسک تەنیا 5% بە دیسک دەکڕێتە دروستکردنی دیسک ئەم تێچووی زیاتر لە بۆ کۆمپانیەکان بە تایبەتی پلەیستەیشن و هەم مەسن بۆ یارێکی گەورە زەبەلاحی وەکو لاسۆڤەسمی کە بینیمان لیکرا زوو سپۆیلەکانی بڵاو بووە لە بۆ GTA 6 کێشەی ئەوەی هەیە کە زوو تەواو یاریەکە لە یوتیوب بەردەست دەبێت و سپۆیل دەبێت پێشەوە یاریەکە بڵاو بکرێتەوە بەڵام لە ڤێژنی ئۆنلاین ناتوانن ئەو کارە بکەن لە بەرەوەی تەوقیتە لێکاتە لە هەموو جیهان بەردەست دەبێت لەوانێ وڵات زووتر بەردەست بێ بەڵام مهم بەقەدەر ئەوەی نییە کە هەفتەیەک زووتر بەدەستت بگا بەڵام کێشەیەکی هەیە کێشەکە ژەوەیە تۆ نابیتە ساحەبی ئەم یاریە ڕاستە کە دۆ دیسکەکەشت تۆ ساحەبی یاریەکە نی بەڵام کۆپیەک لە یاریەکە هەیە ئەگەر ئینتەرنێتیش نەمینێ زۆربەی کات ئەگەر پێویستی بە ئینتەرنێت دەبێت دیسکەکە زۆربەی کات پێویستی بە ئینتەرنێتەوە بەزمەشمان هەیە بەڵام ئینتەرنێتیش نەبێ سێڤەرش داوام بە یاخود ئەکاونتەکەت خوا نەخواستە هاک بکرێ و دیلێت بکرێ تۆ یاریەکانت هەیە بە دیسک دەتوانێت ئەکاونتێکی دیکە بیکەیت بەڵام بە ئۆنلاین ئەکاونتەکەت هاک بکرێ ئەکاونتەکەت بسڕێتەوە یان پلەیستەیشن بانت بکە سەرجەم یاریەکانت دەفەوتی و ئەو پارێ زەوەلاحی لەناو ئەکاونتەکە سەرفت کردووە دەڕوا من وەک خۆم ئێوە ساڵی ئەکاونتەکەم هاکرە و ڤیدیۆ درێژ مەسەری کرد کە باسی ئەوم کرد کە ئەکاونتەکەم نزیکی چەند نزیکی 6 بۆ 7 وەرەقە لەوانێ بگەیشتی دەفتەری ژاگامێ نەبوو دەفتەرێک دۆلار من ناوی سەرف کردووە وەکو کڕینی یاری چۆن یاریەکان بە 6 دلار دەکڕم یان ڤێژنی 100 دلاریم کڕیوە 120 دلاریم کڕیوە لە مێژەوە ئەکاونتەم هەیە ئەنس پلەیستەیشن 3 هەمە جارێک هاکرێ هەستم کردەوە ینی ژیانم لە ڕووی گەیمینگە و کۆتایی پێ لە بری پارەی ژۆم چاسک بەڵام ئەگە یاریەکانە بە دیسکە بە بگومان ئەوەندە خەم نەدەخوارد تەنیا پرۆگرس نەدەست دەدا ترۆفیم نەدەست دەدا نەک تاوی لایبرەریەکە ئەمە هەنگاوێکی پلەیستەیشنە دوای 34 ساڵ ئەنجامی دەدا بگومان پێمان من وەک خۆم پێم وایە هێشتا زووە دەبواە من پێم وابوو لە پلەیستەیشن 6 سۆنی لەوانێ هەر بە دوو ڤێژن بڵاوی بکاتەوە یاخود بە دیسک درایڤێک جیاواز بڵای کاتەوە لە پلەیستەیشن 7 یەکجاری بکاتەوە ئۆنلاین بەڵام پێرچی سۆنی هەم بەڕاستی ئەم کارە بکە
کە بەڕاستی زۆر 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 باش نییە. جا بێمە وەزعەکە زیاتر برینەکانمان زیاتر بێشینین. خبرێکی گەورە هەبوو لە مەفتەیە لەبەرەوەی سەرۆکی کۆمپانیا پلەیستەیشن CEO-یەکەی لە مقابلەیەکدا دەڵێ پلەیستەیشن لە ئێستاوە خۆی ئامادە دەکات لە بۆ پلەیستەیشن 6,000 دلاری هەرچەندە پێی خۆش نییە پلەیستەیشن 6 بە 1000 دلار بفرۆشێ، بەڵام تێچووی پلەیستەیشن 6 ئەو پارچانەی کە پلەیستەیشن 6 پێی دروست دەکرێت دەڵێن 995 دلارە. ئێستا حالیان پلەیستەیشن ئەو پلەیستەیشن 6 دروست بکە 995 دلار لەسەر پلەیستەیشن دەوەستێ. کەواتە باش نییە و بە شوێ ینی چەندین شوێنی دیکەش ئاماژیان بۆ کردووە کە پلەیستەیشن 6 لە 2026 بڵاو دەکرێتەوە. سەرتاپنامە بوو لە 2027 بەڵام بەهۆی ئەو ڕاگەنراوی پلەیستەیشن بیت کاتە لێستا ئامادەکاری کراوە بەڵێ پلەیستەیشن 6 لە 2028 دەبێت لەوانەیە لە پاییز 2028 دەبێت و بێ دیسک درایڤ دەبێت و لەوانەیە ئەکسبۆکسش بکەوێتە ئەو کاتە لەوانەیە تۆزێک چەند مانگێک زووتر بڵاو بکرێتەوە. بەڵام کپلەر ئڵتوێت لە دزە پێکەرە هەرە باشەکان لە ئێستاوە دەڵێ لە مانجی 2026 200 دلار تێچووی بەرەمێنانی پلەیستەیشن 6 بەرز بووتەوە لەسەر سۆنی لە چاو ئێستا بەهۆی ئەوەی ڕام و SSD بێگومان هەفتەی ڕابردوو زۆر باس کرد کە لە گرانبوونە و گرانتر بووە. ئێستا 995 دلار لەسەریان دەوەستی، تەنانەت هەفتەی ڕابردووتی 960 دلار، بەڵام دوێنێ شەو وتی 995 دلار لەسەریان دەوەستێ. سەرۆکی کۆمپانیا پلەیستەیشنیش لەم هەفتەی ڕایگەیاند کەوا ئەوان ئامادەنینە پارەیەکی زۆر لە فرۆشی پلەیستەیشنی داهاتوو یاخود لە نێکست جێنەڕیشنی خۆیان لەدەست بدەن. نمونە تۆ دەزانی کە زۆرم باس کرد دەزانی کەەوە کاتێک کە پلەیستەیشن و ئەکسبۆکس کۆنسۆڵ بڵاو دەکەنەوە بە زەرەر دەیفرۆشن، لەوانێ 100 دلار و 150 دلار زەرەر بیفرۆشن لە ڕێگەی فرۆشتنی یارییەکان قازانجەکە دەهێننەوە. بۆیەش نرخەکانی هەرزانە لە چاو کۆمپیوتەر ئەو هۆکارەکەیکەوە بە زەرەر دەیفرۆشن و قازانجیان بە زەرەر بیفرۆشن لەبەرەوەی لە کۆتای ڕۆژەکان قازانجەکان ڕێگەی فرۆشتنی یاریەکان. بەڵام لەم جێنەڕیشنە ئەو شتەمان نەبینی، ڕاستە بیدای بە زەرەر فرۆشتیان، بەڵام ئێستا گراتر دەیفرۆشن لەبەرەوەی ئەوەندە نرخ گران بووە سۆنی ناتوانێت مایکرۆسۆفتش ناتوانێت ئەوەندە زەرەرە خۆیان بدەن، نرخ زۆر زۆر بەرز بووە. جا پلەیستەیشن 6 ئەگەر نرخی 960 دلار لەسەر سۆنی بێ و سۆنی دەڵێ ئامادە نینە پارەیەکی زۆر بە زەرەر بیفرۆشین، کاتە بەلایەنی کەم 850 دلار دەبێت ئەگەر سۆنی پارەیەکی کەم لەدەست بدات. ئەگەر بێت و بەسەری خۆی بیفرۆشێ 1000 دلار لەسەر گەیمەران دەوەستێ. واتە پلەیستەیشن 6 هەم شوێنی دیسک درایڤ نییە کە تۆ نابیتە خاوەنی هیچ یاریەک، هەم نرخی 1000 دلار دەبێت و هەم ئەوەندە بە قوتیش نابێت کە 3000 قوتی ڕاستڕازی دەبێت لە چاو پلەیستەیشن 5 و هەم یاریەکان نزیکەی 5-6 ساڵیان دەوێت تاوەکو دروست دەکرێن. واتە ڕۆژ بە ڕۆژ جیهانی گەیمینگ بچووکتر و بچووکتر دەبێتەوە لە بۆ خەڵکی، وا دەکات نرخ گرانتر دەبێت و لە هەمان کاتدا وای لێ دێتن کەەوە چۆن دەڵێ دەبێتە خولیایەکی زۆر زۆر گرانبەها تەنیا ئەو کەسانی کەم تەمەنیان گەورەیە بتوانن ئەو پارێز زەبلە حەسەر بکەن گەرنا مەحاڵە منداڵێک گەنجێک بتوانێت بە ئەم پارەیە مەسەن کۆنسۆڵێکی نوێ بکڕێن. پلەیستەیشن 4 پارتنی نمونەیە کەوا نرخ دابەزیم بوو بە 200 دلار بوو. ئاخر جارکە سۆنی دەیفرۆش بە 150 دلار 100 دلار دانەیەکە دەست دەکەوت بە دەستی جوو. ئێستا پلەیستەیشن 5 کە بڵاو بۆ بە 500 دلار بوو، ئێستا بە 650 دلارە. ئەکسبۆکس ئێستا باسی دەکەم نرخی بۆتە 800 دلار. بەم شێوازە وەزعەکە تێک چووە و باوەڕش ناکەمەوە بە ئاسانی سۆنی مایکرۆسۆفت تێیدا قوتار بن بەهۆی ئەوەی نرخ لە هەموو جیهان گرامە بەهۆی ژیری دەست کرد و ئەو ئەیا قۆڕە جێنڕێتانەی ئەمە لە سۆشیال میدیا دەبین وای کردووە هەموو شتێک گران بێ لەبەرشت بەدەست ناکەوێت پارچە بەدەست ناکەوێت. ئۆکەی بێنە سەر خەبەرێکی دیکە. هەر سەرۆکی کۆمپانیا پلەیستەیشن هەر لەم مقابلەیەدا دەڵێ ئەمە کار لەسەر نێکست جێنەڕیشن دەکەین، دەڵێ بیاند لیڤینگ ڕۆم بیاند لیڤینگ ڕۆم، دەڵێ تەنیا بیر لەوە ناکەینەوە گەیمەر لە ژووری میوانەکە لە بەرامبەر تەلەڤیزۆنێک یاری کە بەڵکو بیر لە شوێنی دیکە دەکەنەوە. بەستی ڕێگەوەیەکەوە هاند هێڵ لەنەوەی داهاتوو دەبێت، بەڵام جگەلەوەی کەوا هاند هێڵ لەنەوەی داهاتوو دەبێت دەبێت بیر لەوەش بکەینەوە کە نرخی چەند دەبێت. دەبین کاستیم دێک نرخی گران بووە، ئایسس ڕۆگاڵای یەکجا گرانە. ئایا پلەیستەیشنی 6 هاند هێڵ نرخی 1000 دلار دەبێت ئەویژیان 700 دلار دەبێت کە گەیمەران پێی نەکرێت. باشترین ڕێگا لەبەرەوەی سۆنی ئەم کارە بکە ڕێگاکەیانەوەی یاخود بیرۆکیانەوەی لە ژاپۆن بتوانن سەرکەوتن بەرز بێن لەبەرەوەی لە ژاپۆن تەنیا نتندۆ زۆر دەفرۆشێ ئەوانش کەفیان بە هاند هێڵ دیدێ. جگە لەوەش دەیانەوێت پلەیستەیشن تەنیا وەکو دەیانەوێت گەیمەران پلەیستەیشن تەنیا بە ژووری میوان و تەلەڤیزۆنە گەورەکە نەبین، بەڵکو دەیانەوێت لە ڕێگەی مەسەلەن وەکو PC لەسەر مۆنیتەر یاری بکەیت. بۆیش چەندی باسی ئەویان کرد کە چەندی مۆنیتەریان بڵاو کردێتەوە، هێدفۆنی جیاوازیان بڵاو کردێتەوە، دەڵێن سپیکەری جیاوازان بڵاو کردو لەگە مۆنیتەرەکە دەگونجێ بۆ ئەوەی لە هەموو کەی سیناریۆیەک بتوانانی گەیمەر بتوانێت بیەوێ بکە. کارەسات دەبینەوەی داهاتوو بەڕاستیە. جا خەبەرەکەی هێشتا ناخۆشتر بکەم. بەنجی بە فەرمی ڕاگەیان
زیاتر لە 300 دانە کارمەند لە کۆمپانیەکان دەردەکەن وە سۆنیش ڕاستی کردەوە کە بڵێ زیاتر لە 300 کارمەند لە کۆمپانیای بەنجی دەردەکەن هۆکارەکەش بۆ ئەوی دەگەڕێتەوە یاری دەستنی دوو ئەوەندە گەیمەرەی نەماوە ئەوەندە پارەی کۆ ناکاتەوە کە سۆنی و بەنجی دەیانەوەیە دەمانزانی بەنجی بە کڕینی بەنجی بەنزیکی 4 میلیارد دلار لە سۆنی دەکەوێت بگومان دەمانزانی کەەوە ئاکامێکی خراپی دەبێت و ئاکامە خراپەکەشمان بینی کە یاری ماراتۆن بەم شێوێ نەفرۆشە و بەنجی درۆی لەگەڵ پلەیستەیشنی کردبوو کاتێک کە پلەیستەیشن ستودیۆکانی کڕیوە پلانی گەوریان هەوو بە حساب بەڵام کە سۆنی کڕیەوە ئەو پلانانە زۆر بەیان درۆ دەرچوون و سۆنی ئێستا حالیان بەشێکی گەورەی کاربندەکانی مثلا بەنجی هیناوەتە ناو پلەیستەیشن و ئەو بەشەی کەماوە 292 کەسی لە ناو کۆمپانیاکە دەرکرد تەنانەت دەڵێ چەند کەسێکی دەرکردووە کە سۆنی کارمەندی خۆی بۆ بردیتە ناو بەنجی بۆ ئەوی باشتریان بکەن ئەوانش نەکە خۆی دەرکردووە کە یەکجا وەزعەکەی خراپتر دەکات بێگومان سۆنی کارێکی زۆر خراپی کردیە و بەنجی لە خراپتری کردێ کەوایان کردووە نزیکەی 300 کەس کار لەدەست بدات لە وەزع و ئابووریەک بەم شێوازە لە جیهانی ڤیدیۆگەیم بەردەوام بەهرە لەدەست دەدەین سۆنی لە 2022 یا کۆمپانیای بەنجی کڕی کە نەیتوانی بگومانەوە پارێ بهێنێتەوە سۆنی بە قسەی خۆی لەو کاتەوە تاوەکو نزیکەی ملیارێک دلار زرەریان کردووە بەهای بەنجی لەدەست درراوە چەند جارێک دەستکاری کۆمپانیایان کرد چەند جارێک ویستیان بیهێڵنەوە بەڵام نیانتوانی و بینیمان سۆنی لە لایف سەرڤیس بێگومان شکستێکی گەورەی هێنا کۆنکۆردی بڵاو کردو کە شکستێکی گەورە بوو لاستەڤەز ئۆنلاین پارێکی خیاڵان لەسەر کرد کە شکست بوو تەنیا یەک یاریان سەرکەوتوو بووە ئەویش هێڵ دایڤەرز بوو بەڵام بەو شێوازە نەبوو ینی بەو شێوازە نیە بەڵێم دەستنی دووە هەموو گەیمەران لە ئۆنلاین داوا لە بەنجی و سۆنی دەکەن دەستنی سێ دروست بکەن بەڵام بە دەرکردنی ئەو هەموو کەسەی باوەڕ ناکەم بتوانن وا باسان دروستی بکەن و بەنجی خۆشی دەڵێ بیرۆکەی پرۆژەی داهاتوومان هێشتا سەرەتایە بۆی ناتوان ئەو ستافە گەورەیە بهێڵنەوە کە ستافەکان نزیکە لە 1000 شتێک کەس ناتوانن بیا هێڵنەوە بە بێکار تاوەکو پرۆژەی داهاتویان دەست پێ دەکات بەداخەوە بەڵام ئەوە واقعەکەکەوە جیهانی ڤیدیۆگەیم ڕۆژ بەڕۆژ بێگومان لە خراپبوونە هێشتا خراپتری بکەم لە مانجی 5 داتای مانجی 5 ماڵەوە لە مانجی 5 ئێکسبۆکس کەمترین فرۆشی هەبووە لە مێژووی ئەمریکا پلەیستەیشن 5 کەمترین فرۆشی هەبووە لە ماوەی چەندین ساڵ ڕابردوو لە مانجی 5 تەنانەت بە شێوەیەکە وەزعەکەی یەکجار خراپە سۆنی 58% کەمتر لە چاو پارساڵ لە مانجی 5 کۆنسۆلی فرۆشتووە ئێکسبۆکس خراپترین مانجی 5 لە مێژوو نەک خراپترین مانجی 5 ئافو خراپترین مانجی لە مێژووی ئێکسبۆکس بەڕێ کردووە لە ڕووی فرۆشی کۆنسۆل پلەیستەیشنیش خراپترین مانجی 5 بەڕێ کردووە لە سەردەمی پلەیستەیشن یەکەوە بەم شێوازە گەیمەران پلەیستەیشن ناکڕن تەنانەت نیتندۆش کەمتر فرۆشا بەڵام نیتندۆ لەبەر کۆنسۆڵی نوێ و تۆزێک هەرزانترە مەشتە باشتر فرۆشا بەڵام پلەیستەیشن و مایکرۆسۆفت بەڕاستی وەزیان زۆر خراپە هۆکارەکەش بێگومان گراکردنی ئەم نرخانەیە کاوا دەبینە بازار یەکجار گرام بە جا هێشتا خراپتری بکەم سەرۆکی کۆمپانیای پلەیستەیشن لە مەفتەی ڕاگەیاندکەوە بەردەوام دەبن لە بیرۆکەی دروستکردنی یاری لایف سەرڤیسی ئۆنلاین لە مقابلێکی لەگەڵ وبسایتی گۆڤاری فیمیتسو بەڕێوەبەری سەرەکی پلەیستەیشن هەدیاکی نشینۆ بە فەرمی ڕاگەیاندکەوە دەڵێ لەگەڵ دروستکردنی یاری لایف سەرڤیس دەڵێ ئێشتا زۆر گرنگێکە ئەوە لە مێشت خۆمان بهێڵنینەوە کەەوە ئەمە شتێکی بەردەوامە واتە بە یەک دو یاری ناوەستێ دەڵێمە چاڵنجێکە لە ناو کۆمپانیا کە دەبێت بەردەوام بین لە دروستکردنی یاری لایف سەرڤیسەکان واتە دەڵێ ئەمە بە یاری سینگل پلەیەر و ئەو شتانە هە دروست دەکەین بەڵام یاری لایف سەرڤیسیش هە دروست دەکەین تاکە یاری لایف سەرڤیسی پلەیستەیشن لە ماوەی سای ڕابردوو سەرکەوتوو بێ یاری هێڵ دایڤەرستووە کە زیاتر لە 24 عفوان لە کۆتایی 2015 میلیۆن کۆپی لێفرۆشاوە مارڤڵ چۆکۆنیش لەم هەفتەیە لەم مانگە لەم یەک دوو مانگە مانجی 8 پێمان بڵاو دەکەنەوە بزانین ئەو کو دەبی ئەگەر نا سۆنی لە دەیاری لایف سەرڤیس تەنیا یەک یاری سەرکەوتوو بەوان کە هەرمون شکستی هێناوە بەڕاستی کە وەزعەکەیان زۆر خراپە بێ مەسەر خبرێکی دیکە هەر لەبەرەوەی داتا شت وڵاو بیتەوە شانی ئەوەیە باسی بکەم پلەیستەیشن نزیکەی 75 بۆ 80% ئەو یارانەی کە تریپل ئەینە لەسەر پلەیستەیشن دەکردرێن لە چاو ئێکسبۆکس بەپێی راپۆرتێکی نوێ بێ لەلایەن کریستۆفەر درینک لە وبسایتی دەگەین بیزنس بڵاوی کردوەوە دەڵێن هەر یاریێکی تریپل ئەی نوێ 75 بۆ 80% وێژنی PS5ەکەی دەفرۆشێ لەوەی وێژنی ئێکسبۆکسەکەی بفرۆشێ دەڵێ بە PC شەوە واتە پلەیستەیشن 5 زۆرترین فرۆشی هەیە لە بۆ یاریەکان بتەبەتی یاری نوێ تریپڵەکان نمونەی وەکو یاری ریزنیبل ڕەکوێمی هینایەوە لەم ساڵ کریمزن دێزەرتی هینایەوە دەبڵ فەرست لایت هێنا دەڵێ هەر سە یاری 75
بۆ 80% فرۆشەکەیان ڕۆژ یەکەم پلەیستەیشن 5 بووە نەوەکو ئێکسبۆکس و پیسی هۆکارەکەشەوەیان گەیمەرانی پلەیستەیشن پارێک زیات سرف دەکەن فرۆشی پلەیستەیشن 5 بەشێکی فەرمی گەیشتە 93 میلیۆن بەڵام سۆنی تاوەکو ئێستا ئەپدیت نەکردووە لە سیویەکی 3 گۆتی گەیشتە 93 میلیۆن بەڵام پێشبین دەکەین ئێستا نزیک بێتەوە لە 100 میلیۆن کۆپی بەڵام نازانین ئێکسبۆکس سەری نەفرۆشا لەبەر مایکرۆسۆفت بەشێکی فەرمی ژمارەکان تیدیکە ئاشکار ناکات چەندی ساڵە بەڵام پێشبینیەکانمان لە نێوان 35 بۆ 40 میلیۆن کۆپی بێت بینە سەر ئەساسن کری بلاک فلاگ ریبسۆ بە فەرمی ڕاگەیان کە لەم هەفتەیە ڕاگەیانکەوە ڤێژنی PS5 پرۆیان دەبی لە بۆ یاریەکەی کە من زۆر دڵخۆشم لەبەرەوەی خۆم PS5 پرۆم هەیە دەڵێ یاریەکە بە شێوەیەکی ئەپسکێڵی 4K تاوەکو 6 فریم یاخۆ 6 فریمی باش لە بە شێوەی ڕێی ترێسینگیش لەسەر مەسەلەن پلەیستەیشن 5 پرۆ بەردەست دەبی هەرچەندە ڤێژنی PS5ەکەشی هەر بە 6 فریم ڕێی ترێسینگ دەبی بەڵام ڕێی ترێسینگی سنووردارە دەڵێ ڤێژنی پلەیستەیشن 5 پرۆیەکەی دەڵێ هەن زۆر کریسپە واتە زۆر تۆخە ڕاقیە لە چاو PS5 تەبیەکەی وە گەیمەرانە و کەسان هیانە سوودی لێ وەردەگرن بێ مەسەر خەبەرێک کە بەڕاستی کارەساتە بیر لێ بکەینەوە بەڵام ناماکە تێدەگەم سۆنی لەو کارێک کردو مێ مەسە خەبەرێکی دیکەین نایتی دۆگ لە مەفتەیە خەبەرێکیان ئەسە بڵاوکرێت چەند دەنگۆیە بۆتە خەبەر بەڵام نەبۆتە فەرمی بەڵام پێدەچێکەوە فەرمی بێ بەپێی یوتیوبەرێک بێ بە ناوی میچل The Kimpy Camp لە یەکی لە پۆدکاستەکانی خۆی بە فەرمی ڕایگەیاندووە کە دەڵێ بەتەم نایتی دۆگ لە 2010 بۆ 2019 بەنیاز بوون یاری ئەنچارتتی یەک درێکس فۆرچن ریمێک بکەنەوە تەنان دەستیان پێکرد کە ریمێکی بکەنەوە بەڵام بەشێکی دیکەی ناو نایتی دۆ خەریکی دروستکردنی لاست ئۆف ئەسی ریمێک بوون هەردوو پرۆژیان لەبەردەست بوو بەڵام لە کۆتایی ڕۆژەکە لاست ئۆف ئەسیان ریمێک کردەوە نەوەکو ئەنچارتت هۆکارەکە ژوای پێیان باشتر بووە کە لاست ئۆف ئەس زیاتر دەفرۆشێ لەبەر زنجیری تەلەڤیزیۆنیەکەش پێیان وایە باشتر بووە بەداخەوە بەڕاستی یعنی ئۆکەی لاست ئۆف ئەس ریمێکەکەی زۆر جوانە بەڵام پێوە ناکە پێویستی بە ریمێک بی لەبەرەوەی ڤێژنی ڕیماستەرەکەی PS4 زیزعیبی نیە و کێشەی نییە بەڵام نازانم لە مێژە بەشی یەکەمی یاری ئەنچارتان کردیە خودنا بەڕاستی پێویستی بە ریمێک و ڕیماستەری کرا بەڵام پێویستی بە ریمێکە ڕیماستەر نەمتەنیا پۆرت و کاتیخۆ لە بە پلەیستەیشن 4 کرا بەڵام پێویستی بە ریمێکە چکە یەکێکە لە یاری هەر نازارەکەدان لە هەر چوار یاریەکەی ئەنچارتە لەوانەیە کورتترین و بە چێشترین بێگەربیکە هەچەندە بەشی دووەم و سێم بێمان زۆر ڕاقینە بەتابەت سەحرایەکە زۆر خۆشە بەڵام بەشی یەکەم بەڕاستی پێویستی بەوە هەیە دیار نییە ئایا نایتی دۆک شۆتێکی دیکە مەم یاری دەدا چانسێکی دیکەی پێدەدا یا خودنا بەڵام کاتێک لە کاتەکان نایتی دۆ خەریکی ریمێکی یاری ئەنچارتت بوو بەداخەوە بێمەسەر هەواڵەکانی ئێکسبۆکس و بە فەرمی لە هەفتەی ڕابرد هەر بەرنامە سفرێک ژیرین بڵاو کردو هەفتەی ڕابرد و مایکرۆسۆفت بە فەرمی ڕاگەیاندکەوە نرخی ئێکسبۆکس 100 بۆ 150 دلار گرانتر دەکەن هۆکارەکەش بێگومان دەزانینکەوە بەردەست نەبوونی کۆمپۆننتە ڕام و SSD و ئەوشتانەیە چیپ گران بووە لە سەریان هەرچەندە خەبەرێک هەبوو هەفتەی ڕابرد و بەڵام پێم پژاس نەکراوەوە تەنیا قسە بوو کەوا دەڵێ ئەپڵیش نرخی خۆی گرا کرد کێکەم زار لە مێژوودا ئەپڵ نرخی بەرهەمەکانی خۆی لە کاتی بڵاوبوون لە پاش بڵاوبوونەوەی نرخی گرانتر بکەم مایکرۆسۆفت سایدە ئەپڵ کرد بە سەیری کردووە کە ئەپڵ نرخ گران دەکەن ناچارن ئەوانش دووبارە بگرانی کردن لەبەر پێیان وایە کە ئەپڵ گرانی کە کاوازاکە زۆر خراپە بۆی گرانیان کردو ئەمە تەنیا قسەیە دەنگۆیە فەرمینیە بۆیە باسی ناکەمە درودێژی بەڵام ئەوەی فەرمیە مایکرۆسۆفت بە فەرمی ڕاگەیاندکەوە ئێکسبۆکس سیریەس S سیریەس S کە بڵاو بۆ نرخی 300 دلار بوو ئێستا بۆتە 500 دلار 512 گیگابایتەکەی کە بڵاو بۆ نرخی 300 دلار بوو ئێستا بۆتە 500 دلار لەبەرەوەی خۆی 100 دلار گرانتر کرا سیریەس S بوویتە 5 وەرەقە سیریەس X 1 تێرابایت بۆتە 800 دلار بە دیسک درایڤ بەبێ دیسک درایڤ 650 دلارە ڤێژنی 2 تێرابایتی گالاکسی بلاک سپیشل ئەدیشنەکەی سیریەس Xیش ئەویشیان کانسڵ کرد سیدیکە دیسکنوت کرا تا بڵاو ناکرێتەوە کە یەکجار سەر شێتانەیە بەڕاستی زۆر سەر شێتانە واتە 1 تێرابایت 150 دلار گرانتر کراوە واتە ئەکسبۆکس سیریەس X ئەگە بەنوێتی ئێستا بیکڕی 800 دانە دۆلارە واتە لە ماوەی 15 مانگ 3000 ئەکسبۆکس نرخی گران کردووە سیریەس S کە دەماوت هەرزانترین کۆنسۆڵە بۆ ئەوە گەیمەر سەرتاوە دەست بەوی بکە ئێستا نرخی لە 300 بووتە 500 دلار کە یەکجار سەر شێتانەیە تەنانە سیریەس S 1 تێرابایتەکەی 600 شتێک دلارە what the hell یەکجار سەر شێتانێ یەکجار سەر شێتانێ بەڕاستی کارەساتە ببینین 4 مانجی دیکەش یاری GTA 6 دێ واتە گەیمەرێکە گە بیوێ ئەکسبۆکسش سیریەس X بکڕێ
لەگەڵ GTA 6 $800 ئەو GTA 6 $900 سی ڕادەوەسێ ڕێک نرخی PS5 Pro کارە ساتە جا ببینە سەر خەبەرە گەورەکە دووشەمێ ڕێگە دووشەمەی کە دێ مایکرۆسۆفت بە فەرمی ڕای دەگەێنێت چەند ستودیۆدا دەخە چەند کارمەندەر دەکا و چی هەست ستودیۆدا دەخە و کامە کارمەند و چەند کارمە هەمووی باز دەکە دووشەممە ڕۆژە خوێناویەکەیە لە ناو مایکرۆسۆفتی ناوی لێنراوە بڵەت باث واتە حەمامی پڕخوێن بەم شێوازە بە گەورەی باز دەکرێت تەنانەت دەڵێن ئەمە پڕخوێنترین کارەسات دەبێت لە مێژووی تەکنەلۆژیا تاوەکو ئێستا کۆمپانیایەک ئەنجامی دابێت لە بەرەوەی زۆرترین کەس دەردەکەن ستودیۆیەکان با باز بکەین لەمە هەفتەیە ستودیۆ نوێمان هەیە کە دەڵێن لە دەنگۆنە لە گفتوگۆنە لەگەڵ مایکرۆسۆفتی کە یان خۆیان بکردنەوە یانیش کۆمپانیایکی دیکە بیان کردەوە ئەویش ستودیۆ ئەندێت لابسە کە یاری ستیت ئۆف دیکەی 3 دروست دەکە هەر لە کۆنفرانسی ڕابردووی یەک دو هەفتە پێشەستای ئێکسبۆکسی ڤیدیۆیەکی نوێیان باو کردەوە لە بۆ یاری ستیت ئۆف دیکەی 3 کەچی ئێستا ئەوان خەریکن لە ملیان دەدرێ دەردەکرێن کە کارە ساتە بەڕاستی زیاتر لە 110 کەسی تێدایە و ستودیۆیە دەڵێ ئەگەر بێت و بە پێی دەنگۆیەکانی ویندۆز سنترالبی ئەگەر بێت و فرۆشیارێک دەست نەکەبێت لە بۆ کڕینیەم ستودیۆیەکە لەوانێت لە سەرەتاکانی مانجی هەفت بە فەرمی دابخرێ جگە لەوەش کە پێشتر زانیمان نینجا فیوری ئەوانەشمان هەبوو جا ستودیۆیەکی دیکە دەڵێن ئێستا حالیان لە گفتوگوی لەگەڵ ئێکسبۆکس بەڵام ئەمەیان تەنیا لەلایەن The Verge پژاسکراوەتەوە ئەتە بە فەرمی نازانین بەڵام چکە دووشەمێ دەزانین بزڵ بە فەرمی بەڵام ستودیۆی ئارکین ستودیۆز کە خەریکی یاری بڵیدی مارڤڵ لە بۆ ئێکسبۆکسی ئێستا حالیان لە گفتوگۆدان تاوەکو دەرنەکرێن دانەخرێن یان کۆمپانیایکی دیکە بیان کردەوە خەریکی یاری مارڤڵز بڵیدن کە بڕیارە لە کۆتاییەکانی 2027 پێش بین دەکرێت بڵاو بکرێتەوە بەڵام هۆکاری داخرانەکە و دواخستنی داخستنەکە دەڵێن ڤێرژ دەڵێ بۆ ئەو دەگرێتەوە مایکرۆسۆفت پێی وایە ئەم یاریە لە بودجەی خۆی زیاتری تێچووە و داوای هێشتا پارەی زیاتر دەکەن نزیکەی 5 ساڵێکە خەریکی ئەم یاریە کارە ساتە بەڕاستی جگە لە تۆنێک ستودیۆ کە لافتەکەی ڕابردوو باسم کرد لە نینجا فیوریە لە جەماعەتی سایکۆنۆتە ئەمانە واتە کارە ساتە بەڕاستی کارە ساتە دەبینینکەوە ستودیۆکان دانا بەدانا خەریکی داخرانینە بێمە سەر خەبەرێکی دیکە هەرچەندە ئێکسبۆکس بە فەرمی بە بلومبەرج ڕاگەیاندووە کە دەڵێ ئێمە پارە لە ناو جیهانی ڤیدیۆگەیم دەرناهێنین واتە بەردەوام دەبن لە سەپۆرتکردنی پرۆژەی نوێ و نسە ستودیوانێکی هەیەە بەردەوام دەبن لەو کار و بەزمە بەڵام دەڵێ ئەمە پێویست ئەو کارە هەنجام بدەین بەڵام خەبەرێکە بوو لە مەفتەی ڕانگەیاندکەوە یاریەکەی کۆجیما ئۆدی دەڵێ سەلامەتە و بەر ئەم شاڵاوی ئێکسبۆکس ناکەوێت کە کۆمەڵە ستودیۆکدا دەخە و کۆمەڵێک یاری خۆی کانسڵ دەکاتەوە واتە یاریەکەی کۆجیمای تێدا نییە جا بێمە سەر پرۆژەیە ئێکسبۆکس خەریکە بە پێی دەنگۆیەکانی ئەویش پێی دەوترێت دیسک تو دیجیتال لەبەرەوەی پلەیستەیشن بە فەرمی ڕاگەیاندووە لە نەوەی داهاتوی خۆیان واتە 2028 چی دیکە دیسک تەبع ناکەن چاپ ناکەن واتە دیسک کۆتایی پێ دێت تەنیا دیجیتالیە مایکرۆسۆفتیش دەڵێن لە هەمە خەریکی هەمان پلانەوەتە ئێکسبۆکسی داهاتوش تەنیا دیجیتال دەبێت هەرچەندە ئێکسبۆکس خۆی دیجیتالی بۆ بەڕاستی لەبەر گەیم پاسی بەڵام ڤێرژنی دیسکیان هەبڵاو کردوێتەوە بەڵام دەڵێن لەنەوەی داهاتوو ئەوانش تەنیا دیسک دەبن و دەڵێن لە ئێستاوە خەریکی پرۆژەیەکم بە ناوی دیسک تو دیجیتال واتاکە تۆ یاریەکەت بە دیسک هەیە دەتوانانی بخیتە سەر ئێکسبۆکسەکەت ڤێژنیش دیجیتالی وەربگری بیخینەوە ئەکاونتی خۆت وای دیوە ڤێژن دیجیتالیت ببینێ بەڵام ئەگە بێت دیسکەکە بفرۆشی بدەیە کەسێکی دیکە لەبەرەوەی دیسکەت کۆدی لەسەر کاتێک کەسێکی دیکە دەوێ بیکە یاری ئۆنلاینەکەی تو نامێنێ لەناو ستۆرەکەی خۆت نامێنێ ناو لایبرەری نامێنێ بۆیە کاتێک کە تۆ یاریەکان بە دیسکێ دیکە دیجیتالی تەنیا دەبێت لای خۆت بێ نابێ بیفرۆشیەوە نایبی دێ کەسێکی دیکە لە بۆنەوەی داهاتوو ئەو بەزمارەیە هیوادارم ئەگەر بەتەمای و کارە نەکارێکی باشە هیوادارم پلەیستەیشنی ژەم کارە بکە لەبەرەوەی گەیمەرێکی زۆر هەیە بێگومان دەبینکەوە یاریەکانیان بە دیسک هەر هەیە ئۆکەی بێمە سەر خەبەرێکی دیکە کە ئەمەیان زۆر بەڕاستی کارەسات بارە لەبەرەوەی کودبل گەیمز کێچێت لە وبسایتە بەناوبانکانە ڕاگەیاندکەوە لە پۆدکاسێکی خۆیان ڕاگەاندکەوە ئێکسبۆکس ئێستا حالیان هیچ عەقدێک لەگەڵ هیچ کۆمپانیایەک ناکە لە بۆ یاری فێرپارتی بیخاتە سە گەیم پاس واتە ئێکسبۆکس نایەوێت یاری تایبەتی دەرەوە بخاتە سە گەیم پاس پاوزی کردووە دۆلارێک سەرف ناکە $1 سەرف ناکە هەر هەمویان ڕاگرتووە تەنانەت دەڵێ مایکرۆسۆفت لە سەرەتای ئەم ساڵ زیاتر لە $1 ملیار خرج کردووە بۆ هێنانی ئەم یاریانەی کە لەسەر گەیم پاس دەیبینین یاری فێرپارتیەکان پارەداتەوە کۆمپانیان تاوەکو یاریەکان لەسەر گەیم پاس بەردەست بخەن $1 سەرف کردووە بەڵام ئێستا حالیان ئاشە شەرمە کە سەرۆکی ئێکسبۆکسە پاوسی کردووە بێگومان هیچ شتێک وەرناگرێ و $1 سەرف ناکەن و لەگەڵ ئەوەش کە دەبین گەیم پاس نرخی بێگومان زۆر گرانە ئێستا حالیان $22 کار ساتە بەڕاستی بێمە سەر خەبەرێکی دیکە ڕکلامێکی نوێن بینین لە بۆ یاری Call of Duty Modern Warfare 4
لەسەری نووسراوە not on game pass واتە لەسەر گیم پاس نییە ڕکلامەکان بەو شێوازێک کە ئەم یاریە لەسەر گیم پاس نییە واتە زۆر گرینگە بۆی لەسەر گیم پاس نییە واتە مایکرۆسۆفت بە شێوەکان دەوێت بڵێ ئەگەو یاریان لەسەر گیم پاسن یاری ئۆکەینە بەڵام ئەگە تۆ پارە بە یاریەکەی بدە یاریەکە زۆر میهمتر و زۆر باشترە کە ڕێک پێچوانەیە و ڕکلامانەیە چەند ساڵی ڕابردوو مایکرۆسۆفت دەیکرد کە بەڕاستی ئەمەش کارەساتێکی گەورەیە و هیواداریشم سەرکەوتو نەبن لەو کارە ئۆکەی بێنە سەر خەبەرەکانی هەواڵی یاریەکان و بە نیتندۆ سویچ دوو دەست پێ بکەم پێدەچێت لە ئۆنلاین هەندێک داتا ماینەر هەندێک شتیان دەستکەوتەوە بە تایبەتی لە وێبسایتی بلو سکای نیتندۆ پارنتس واچ بڵاوی کردێتەوە دەڵێ ڤێژنێکی LCD پانێڵی نیتندۆ سویچ 2 لە بەرەمێنانە و ئێستا حالیان لە سین دەستیان پێ کەوتووە ئەویش هەمان یاری هەمان مەسەن کۆنسۆڵی ئەوەی هایبریدی هاندهێڵدی نیتندۆ سویچە بەڵام لە جیاتی شاشەی ئۆڵێت بێم کە خۆی ئێستا شاشەی ئۆڵێدا شاشەکەی LCD بێگومان تاکە بیرۆکە دەڵێم هۆکاری سەرەکی کە داونگرێدی دەکەن دەیکەنە LCD لە ئۆڵێت دەیکەنەس بۆ ئەویانە نرخی هەرزانتر بکە لە بەروی ئۆڵێت نرخی بێگومان شاشەی ئۆڵێت گرانترە لە LCD تۆخترە جوانترە باشترە لە LCD هۆکارەکە لەوانێ هەر بۆی بگەڕێتەوە بەڵام شتە بە فەرمی نازانین لەوانێت چەند هەفتەی داهاتوو بە فەرمی هاشکرا بکرێت لەوانێت لە پاییز ئەمساڵ ئەم ڤێژنە نوێ بڵاو بکرێتەوە بێمە سەر خەبەرێکەوە دیجیتال فاوندری بە شێوەیەکی فەرمی ڕێگەیاندووە کە دەڵێن بەپێی ئەوەی ئەوان چ دەزان لە دنیای کۆنسڵ و ئەوشتانە بەپێی ئەو دیمەنانەی بینیویانە و ئەم یاری ئەو سکرینشۆتە نوێیانی بڵاو کراوەتەوە دەڵێن پێیان وانییە و مەحاڵە یاری GTA 6 بە 6 فریم لەسەر هیچ کۆنسۆلێک بەردەست بێ بە پلەیستەیشن 5 پرۆشەوە واتە دەڵێن هۆکاری سەرەکی ئەوەیە کەوا یاریەکە لە ڕووی زۆری هەبوونی کاراکتەر لە یەک کاتدا ئۆتۆمبیلی زۆر جیهانێکی گەورە دەڵێ CPUشی زۆر بەقوەتی دەبێت نەک GPU بەقوەتی دەوێت بەڵام CPUی بەقوەتری دەوێت بۆیە مەحاڵە یاریەکە بە 6 فریم لە ڕۆژ یەکەم بەردەست بێ مەگەر ڕۆکستەر خۆی دڵێت جادوێک بکە ئەگەر نا مەحاڵە یاریەکە لە ڕۆژ یەکەم بە 6 فریم بەردەست بێ بەڵکو 30 فریم دەبێت لەسەر تاوای پلتفۆرمەکان لەوانەیە ڤێژنی دەڵێن لەوانەیە ڤێژنی ئەنلۆکت فریم ڕیت بەردەست بخن کەوا یاریەکە لە 30 فریم بەرز دەبتۆ لە 40 دێتەوە خوارێ واتە قوفلی نەدەن لە 30 فرێمی بەڵام دەڵێن ئەگە 30 فریم پێشبینیەکان وانە لەسەر PS5 پرۆش هەر 30 فریم بی لەم هەفتەیە چەند کۆمپانیایەک چەند کەسێک کۆمپانیەکانی دروستکەری ڕامیان داوەتە دادگا لە ئەمریکا بەهۆی ئەوەی دەڵێن هەڵساون بە ئەنقەست نرخی دەڵێن بە ئەنقەست ئەم بارودۆخیان دروست کردووە لەگەڵ کۆمپانیەکانی ئای بۆی نرخی ڕام بەرز بکەنەوە هەریەکە لە کۆمپانیەکانی سامسونگ و SK هاینیکس و مایکرۆن دەگرێتەوە هەر سێ کۆمپانیا کە ئێستا حالیان 90 بازار ڕام پێک دێنن هۆکارەکەش ئەوەیە کە ئەوان کۆمپانیا ینی چۆن دەڵێ دەستی کارێکی گەوریان هەیە و کۆمپانیا زەبلا هەیە بە دروستکردنی ڕام دەڵێن ئەوان خەتابارن باوەڕ ناکەم ئەم شتە بستە هیچ شوێنێک یاخود هیچ کاریگەری بەڵام هیوادارم لە دادگا زەختێک دروست بکەن یاخود خێراتڕم ببینی کە وەزاکە کووە بڵێ کاکە کە ڕاستن برام ئەی ڕاگرن یاقیت ئەگە تێ وێنەیەکی ئیز دروست بکەی خارەڤان دامی دەکەی رازام شتێکی خۆر لە چات GPT پێویستە پارەی زیاتر بدە ئەگەر ناوەزعیمەوە هەیە گەیمەران دەبین وەزەمان کووە جەماعەت تەکنۆلۆژی دەبین وەزەمان کووە لەبەرەوەی کەسێک لە بنجی خۆشێ سعات دووشێ جسمەکی ئیز جنڕی دەکات ئەو جسمە پێویستی بە ڕامی زیاترە هەرچی بازاری تەکنۆلۆژیای تێشی داوە هیوادارم نرخی AI زیاتر بکەن بۆ ئەوی بتوانین شت بکڕین بەڕاستی شت ناکرد ئێستا حالیا شو هي شیدا سەرۆکی پێشری ستودیۆکانی پلەیستەیشن و سەرۆکی پێشی پلەیستەیشن لەم هەفتەیە دەستی بە ستیم دێکە گەیاند و خۆی ڕێگەیان کە دەڵێ پێم زەحمەتە ئەم ستیم دێکە ڕەکەمەند بکەم لەو خەڵکی پێشنیاز بکەن بۆ خەڵکی لەبەر ئەم نرخە گەورەی کە هەیەی و دەڵێ پێم وایە ئەمە دەڵێ پێی وایە پلەیستەیشن 4 نەک پلەیستەیشن 5 دەڵێ پێم وایە پلەیستەیشن 4 لەبەرەوەی زۆربەی یاریەکان بە 1008 دەکەی ناتوانین بە فۆرکی بیانکەی لە بەرەوەی لە 30 فریم زیاتر بەسەر ناکەوێتەوە تەنانەت دەڵێ هەندێک شتی جوانی تێدایە مەسەلەن دەڵێ دەتوانین دەستکاری بوتەپەکەی بکەی سیستەمێکی ئاسان و UIی ئاسانی ستیمەوەسی هەیە بەڵام دەڵێ بە 1999 دلار لە بۆ 500 گیگابایت بەڕاستی دەڵێ کارەساتە و پێی وایە تەنیا و کەسانەی کە ریسێرچ دەکەن ئەم کۆنسۆڵە بکڕن ئەگەر ئانی ئەم PC هاردێڵ بکڕن گەنە باش نییە. سەرۆکی هەردوو سەرۆکی کۆمپانیای سوپەرماسیڤ گەیمز کە خاوەنی ستودیۆکانی وەکو دروستکەری یاریەکانی The Dark Pictures و ئەنتڵدۆنە دەستەکە چشایەوە هۆکارەکەشەوە بوو کە ئەو یاری ئاخر جەبڵاویان کردو Directive 8020 زۆر نەفرۆشاوە نەک زۆر نەفرۆشاوە هەر بەڕاستی نەفرۆشاوە بە هەر نەمتی لە ئۆنلاین هەباش بکرێتەوە یاریە دەستەکە چشایەوە لەوانەیە تۆزێک ئەم ستودیۆ وەزعی تەواو نەبی هەرچەندە سۆنی لە ڕێگەی ستودیۆ فایرسپرایت خەریکی یاری ئەنتڵدۆن دووە بەڵام ئەمانە وەزعیان زۆر باش نییە و لە فۆرتنایتی شتێکی قۆڕژەم هەفتەی زیاد کە ئۆلیڤا ڕۆدریگۆ کەسانی کیفیان پێدێ سکینەکەی حالیان بەردەستە
توان لە بخوان بیکەن و یەکەم یاریمان هەیە لە مێژوودا کە پێویستی بە 64 گیگابایت ڕامە یاریەکمان هەیە پێی دەوترێت سیندەرستی کە یارێکی سیمولیشنە بە فەرمی ڕانگەیانکەوە ئەگەر تۆ یاریەکە بکەی دەبێت 64 گیگابایت ڕامەتە بێ ئەمان ڕکەمەندە بەڵام نابێت لە 32 کەمترت هەرێبێگەنە یاریەکە کار ناکە واتە لەگەڵ ئەوەی کە ڕام نرخی زۆر بەرز بووە کەچی هێشتا یاریشمان هەیە دەڵێ کاکە دەبێت 32 گیگابایت ڕامەتە بێگەنە ئیش ناکە لەسەر پیسی دەڵێ بۆ ئەوی باشترین شێوەش یاری بکەی 64 گیگابایت ڕام زای 64 گیگابایت ڕام بە چەند ئێستا پێم نزیک 1000 دلار واتە یەک پیسی کامل نرخی 64 نرخی 64 گیگابایت ڕامەشی هەیە جگەلەوەش دەڵێ پێویستە RTX 4070 هەبی بەسەرەوە ئینجا دەتوانانی چێژی لێ بکەێت بێمە سەر دوایین خەبەر باسی بکەم زنجیرەی سایبەرپەنچی ئێدرۆنەر 2 کە من بەش یەکەم یەکجار بەدڵە عاشقی بووم زۆر نازدار ستۆریەکەی و ئانەمەیشنەکەی و ئانەمەیەکەی زۆر نازدار و بەڕاستی جا ئانەمەیە مەبەستم ئەنیمەیشنەوەیە کە جوڵ شتەکان دروست کرابوو ئەگەر خۆی ئانەمەیە ئەم ئانەمەیە وەرزی دومی باشکراکرا لەلایەن نێتفلیکسەوە بڕیارشە لە پاییزی ئەم ساڵ بڵاو بکرێتەوە زۆر جوان دیارە هەرچەندە چیرۆکەی تەواو جیاوازە کاراکتەری نوێمان هەیە هیچی دەست نازانم دەزانم کە چوار کاراکتەریانە بۆ ئاشا کردیان بەڵام زۆر خۆش دیارانە بەروی بەشی یەکەمی وەرزی یەکەمی زۆر نازدار بوو هیواداریشم ئەمەشیان هەر بە هەمان شێوە نازدار بێ جا ئێکسبۆکس لە دووشەممە تۆنێک ستودیودا دەخەم کۆمەڵە گیاری کانسڵ دەکاتەوە و باسی تەنانەت پۆست بۆ لێت دەکە کاڵ ئۆف دیوتی لەسەر گەیم پاسی نیە لۆیە یارێکی زۆر نازدارە GTA 6 بە 60 فریم بڵاو ناکرێتەوە پلەیستەیشن 6 نرخی 1000 دلار دەبی دیسک نامینێ سیدی نامینێ لە بازار هەموو دوکان موکانە هەر بیرم کرد باسەکەم هەموو دوکانەمان هەیە لە بازار هەموو جیهان بێگمان هەمووی دەبی دابخرێ کارەسات بەڕێوەیە ئەمەش بەرنامەی سفرێکژیری باڵقەی 313 بوو هیوادارم بە دڵتامی دەزانام ئەڵقەیەکی زۆر خەمناک و پڕکارەسات بوو بەڵام بکەم هەفتەی داهاتوو لە هەمان کات لەبیر نەکەن سبسکرایب و لایک دەتان بینەوە بزانین مایکرۆسۆفت حەمامەکەی پرخین دەکا یان پڕاو دەکا خواتان لەگەڵ